جنابی خوای گەورە و میهرەبان بەخێراتنی کەناڵی پەیام دەکەین بۆ ئاهەنگی کردنەوەی دەستگای ڕۆشنبیری نووری حکمە لقی قەڵازێ. ئێمە الحەمدولیلا ئەمە 9 ساڵە بەردەوامین لەم پرۆژە نورینە کە خوای گەورە فەزڵی لەگەڵ کردوین. ئەم فەزڵەی بەسەردا داوین ئەرکی خزمەتکردنی قورئانی پێبەخشوین و 9 ساڵە ئێمە بەردەوامین الحەمدولیلا لە 14 شەشی 2016 ئێمە الحەمدولیلا بەردەوامین کە سەرەتا لە بینای ئەنجومەنەوە لە یەک ژوورەوە دەستمان پێ کردووە. دوای ئەوەی ئێمە لە بینایەکمان بەکرێگرتەوە لە جێیەکی زەیق و گچکەدا تەڵابەمان هەبووە زەختێکی زۆرمان لەسەر بووە داکوبابی خەڵک تەکلیفیان لێ کردوین. ئێمە نەمانتوانیوە تەڵەبەکانیان بۆ وەربگرین. الحەمدولیلا جێگەی ئومێدین و خەڵک هەسی بەوە کردووە کە ڕۆڵەکانی پێویستە دیندار بن، دەست بەدەست نوێژ بن، ئەهلی قوربان بن، ئەهلی قورئان بن. بۆیە الحەمدولیلا ئێمە بەردەوام بووین لەگەڵیان هەرچەندە جێگامان زەیق بووە. بەڵام الحەمدولیلا ئەمڕۆ لە بینایەکی 4 تابقدا خاوەنی 21 ژوورین کە ئێمە دەتوانین لە یەک کادا 21 ژوورمان هەیە بۆ خوێندن. الحەمدولیلا کە ئێمە دەتوانین توانایەکی زۆرمان هەیە فێرخوازێکی زۆر وەربگرین. ئامانجیشمان لەم دەستگایەدا پەروەردەکردنی تاکێکی بەرهەمدار، تاکێک کە دڵی پڕ بێ لە نووری قورئان، تاکێک بێ کە خاوەنی بەهای باڵا بێت. ئێمە لە دەستگای نووری حکمە بە فەزڵی خوای گەورە لە زۆربەی شار و شارەدەیەکانی کوردستان الحەمدولیلا چەندین لە خوبازنەمان هەیە و هیوادارین کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا لە بۆمان ئاسان بکە لە هەموو شوێنانەی تر کە تاکو ئێستا نەماتوانێت لە قوبازنە بکەینەوە لە قوبازنەی تریش بکەینەوە. یارە هیوا و ئاواتشمان ئەوەیە مەبەستمان و ئامانجمان لەو کارەمان ئەوەیە کە بتوانین لەو کۆمەڵگایە ببینەمایە ڕەحمەت لەو کۆمەڵگا کەسانێک پەروەردە بکەین بە پەروەردەیەکی هەڵقوڵاو لە قورئان و سوننەت تاوەکو بێ بە کەسێکی چاک، کەسێک لە بەخوا بسوڵحێ و هەروە کەسێکی چاکەکار کەوا کۆمەڵگا لە سایەیاندا بحەسێتەوە. ئەم بینایە لەسەر ڕووبەری 340 مەتر دروستکراوە. سوارێن بەخۆ بەخشی لەسەریش 10 ساڵ دەگرێت دێ بۆ ئێرە بەبێەوەی چاوی یەک دینار بێت تەنانەت نەمانتوانیوە کە دێ سارشیان بۆ بگەڕینەوە. خۆی پەروەردگار پاداشیان دەبڵێ ئەگەر ئێمە خۆی پەروەردگار لەسەر حەقیقەتی خۆی ئەم قورئانە دەستی پێوە دەرسەکاتەوە بۆ ئەو مەقامە بەرزە. ئێمە لێرە لەقی پشدەری دەستگای نووری حکمە لە بەرواری 15 نۆی 2020 دەستمان کرد بە دروستکردنی ئەم بینایە. ئەم بینایە لە سەر ڕووبەری 328 مەتر دروستکراوە 4 تابقە زیاد لە 20 ژووری دەرس خوێندنی تیادایە، 2 هۆڵی گەورەی تیادایە، هۆڵی کارگەڕی و ئیدارەی تیادایە، ژووری بەڕێوەبەر و 4 شوێنی دەستنوێژانی تیادایە. هەموو ئەوانەمان حساب بۆ کردووە کە تەڵەبە لێرە فێرخواز پێویستی پێی دەبێت. ئەم بینایە بۆ فێربوونی قورئان و ڕۆشنبیری قورئانی دروستکراوە لەسەر ئەرکی خێرخوازان خۆی پەروەردگار پاداشتیان داتەوە کە خێرخوازێکی ێزگار زۆر هاتووە هاوکاری کردوین بۆ تەواوکردنی ئەم بینایە. خۆی پەروەردگار پاداشتیان داتەوە. هەدەفمانە لێرە تاکێکی تەندروست، تاکێکی ڕۆڵەیەکی تەندروست پێ بگەێنین بە ڕۆشنبیری قورئانی تا بۆ خۆی سەلامەت بێ، بۆ ناو میلەت سەلامەت بێ، خەڵک سوودی لێ ببینێ. وسپاسی خۆی پەروەردگار دەکەم کە فەزڵ و منەتی خۆی کرد بەسەرماندا بۆ کردنەوەی ئەم بینایە. بەڕاستی خۆشحاڵێکی یەکجار گەورەیە ناتوانین وەسفی بکەین. خۆی پەروەردگار داوای لێ دەکەین کە بەرەکەتداری بکات بۆمان، چکە بەڕاستی ئامانجمان گەورەیە و دەمانەوێت خزمەتی کۆمەڵێک منداڵی چاوگەرشی تێدا بکەین خۆناغ بە خۆناغ ئینشاءالله بڕوات و ئامانجمان بریتیە لە پەروەردەیەکی قورئانی ئینشاءالله و تاکە ڕۆڵەکانمان بگێڕینەوە بەسەر ڕێگەی ئیسلام ئینشاءالله. خۆی پەروەردگار هیدایەتی ئێمەش و هەموو مسڵمانانیش بدات کە بتوانین خزمەتێکی باش بە ئەم کۆمەڵگەیە و ناوچەکەمان بکەین ئینشاءالله. بسم الله الرحمن الرحیم. من ناوم ئەنەس حوسێنە، قوتابی نووری حکمە، دەستگای نووری حکمە. لێرە زۆر شت فێر بووم بۆیە بە بۆنەی نووری حکمەوە ئێستا قورئانێکتان بۆ دەڵێم. بسم الله الرحمن الرحیم. قل هو
هو الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد. بناء خير منا ومسمع لرد خوانم ولا دزگان نور حکمة فری قرآن و تنروش تکی جوان بوم و فری تنذکرکی زوب تنذكرك بوم كادت وعنم لا همو كاتكان دا بخوانم وذكري دوانا خواردن كادل الحمد لله الذي أطعمنا وسقانا وجعلنا من المسلمين سباس بخوا ك خوارنو ببخشوني اما قرابة مسلمة وزور سباسي ما مسلان ودستكا قير دكان بوكرنوي ام بنا جوانا وام بنا دور فينا. بسم الله الرحمن الرحيم. قل أعوذ برب الناس ملك الناس إله الناس من شر وسواس الخناس الذي يوسوس في صدور الناس من الجنة والناس. يا رب إخوان مخاطرين وجوانا كان يقول قرآن بكيت بهاري ظلما. يا رب إخوان بكيت تسار سريش شكان ما. يا رب إخوان بكيت ما إلى توني تدخل على حد كان ما. إخوان لتقارين وبنا وجوانا كان يقول هل كسك بقسك بفلسك بدينارك بدولارك بجدار ولو بروشيا. يا رب إخوان بكي بتوش كامل. يا رب إخوان ماضي حلالي وزياد كي. يا رب إخوان أولاد كاني وصالح كي. يا رب